سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆن و لیژنە هەمیشەیەکان کۆبوونەوەیەکی ڕاوێژکاریمان کردووە لە کۆبوونەوەکەیە 5 لیژنەمان ڕاستپات بۆەوەی کە ڕۆژانە بە دوواداچوون بۆ بارودۆخی تەندروستی لە سنووری جوگرافی ئەنجومەنەکەی بکەن وەکوتم چی لە سلێمانی چی لە ڕاپەڕین چی لە هەڵەبجە چی لە گەرمیان شارەوانی و تەندروستی و ڕۆشنبیری و ناوخۆ ڕامان سپاردن بەوەی کە بەردەوام ڕۆژانە بە دوواچوونەکانی خۆیان بکەنەوە خۆشم جگە لەوە وەکو سەرۆکی ئەنجومەن و بەردەوام پەیوەندیم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتیش بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەیەەوە ئەم بەیانیەش بە هەمان شێوە گفتوگۆمان کردووە لەسەر ئەو بابەتەوە بڕیار وایە بە هەردوو لە ئەوان ڕاو سەرنج و تێبینیەکانی خۆیان ئامادە بکەن و ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ڕەنگە لە کۆبوونەوەیەکی نائاسایی کە پێویست بە بڕیاری کۆبوونەوەیەکی نائاسایی بدین لەسەر ڕۆشنایی پێشنیار و سەرنجەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەر بڕیارێک پێویست بێ بۆی ئەو بڕیاران بدەن و بیان خێنە بواری جێبەجێکردەوە بۆ بەرژەوەندی گشتی و سەلامەتی گشتی هاوڵاتیان لە سنووری جوگرافی ئەنجومەنەکەمانە.